1442 ساڵ بەسەر هیجرەت و کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێدەپەڕێت لە شاری مەککەی پیرۆزەوە بۆ شاری مەدینەی درەوشاوە. خەڵوەت ئەمجارە دەیەوێ لەگەڵ هەنگاوە پیرۆزەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هەنگاو هەڵبهێنێتەوە و ڕەنگدانەوەی هیجرەت و کۆچی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم لە نێو ئەدەبیات و شعری کوردیدا بۆ ئێوە باز بکات و بیگوازێتەوە. بێگومان هیجرەت یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان یا یەکێکە لە خاڵە وەرچەرخێنەرەکانی نێو مێژووی موسڵمانان و نێو مێژووی ئیسلام کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێناو دروستکردن و بنیادنانی مرۆڤانێکەوە ببنە چرایەک بۆ مرۆڤایەتی یا ببنە چرایەک بۆ کۆمەڵگەکەی خۆیان ئەم هیجرەتە پیرۆزەی پێکرا و بە فەرمانی خوا بەرەو شاری مەدینەی درەوشاوە هەنگاوی هەڵهێنایەوە. ئێمە زۆر لەبارەی هیجرەتەوە زۆر بە شێوەیەکی فقهی یا بە شێوەیەکی مێژووی زۆر لەبارەی هیجرەتەوە وتراوە. ئێمە دەمانەوێت لە دیدێکی عیرفانیەوە لە دیدێکی ئەدەبیەوە بە ڕاوەی شاعیرانی کورد باز لە هیجرەت و گەورەی هیجرەت بکەین بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا محەممەد یوسف پسپۆڕ و شارەزای ئەدەبیاتی ئیسلامی و کوردی. جەنابی مامۆستا زۆر زۆر سپاس دەکەم. زۆر سپاسنامەکەم بێەوەی بنشاء پیرۆزباییەکی گەرمدا ڕاستەکەم بۆی ئەم کۆچە پیرۆزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەرکەوتن و دروستکردنی کۆمەڵگەیەکی موسڵمان بوو بۆ یەکەم جار. لە جەنابتان و لە هەموو موسڵمانان ساڵی یادی کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاوەبوونی ساڵی 1441 کۆچی و دەستپێکردنی ساڵی 1442 کۆچی بە جەنابتان و بە بینەران و بێسەران و بە هەموو مسڵمانانی سەرڕووی زەوی پێشکەشەکەم. زۆر سپاس مامۆستاگیان. مامۆستا پێم خۆشە لە دیدێکی عیرفانیەوە زۆر جار عورەفای ڕاستەقینە کە باسییان لە هیجرەت کردووە تەنانەت ئاماژە بەوەکەن تا ئەم ساتەش هیجرەت لە گوناه و بێباوەڕیەوە بەرەو چاکەکاری و بەرەو باوەڕدارێتی هەر بەردەوامە. زۆر جار بۆ نمونە ئەو فەرمودەی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم کە دوای گەڕانەوەی لە غەزایەکەوە دەفەرمێمە لە جیهادی بچووکەوە هاتینەوە یان بەرەو جیهادی گەورە دەچین کە بریتێ لە جیهادی نەفس و سەرزەنشتکردنی نەفس بۆ ڕازیکردنی بۆ خوا. پێم خۆشە جەنابیش تاوەکو کەسێکی شارەزای عیرفانی ئیسلامی لەبارەی هیجرەتی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم قسەم بۆ بکەی. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوات و ڕەحمەت و بەرەکەتی خوا لەسەر گیانی پاک و پیرۆزی حەزرەتی محەممەد المستەفا بێ صلی الله عليه وسلم. جارێ هیجرەت بەمانا کۆچکردنە، واتە دابڕان و گواستنەوە لە شوێنێکۆ بۆ شوێنێکی تر یا لە حاڵەتێکۆ بۆ حاڵەتێکی تر بە مەبەستێکی تایبەتی بۆ ئەوە حاڵەتێکی باشتر لە ڕابردوو پێک بهێنرێ، گرفتێکە لە شوێنێکا کە تیاماوەتەوە کەسێک لە ئەو گرفتانە لا بچێ و بچێتە شوێنێک ئەو گرفتانە نەمێنێ، ئەو مەبەستەی کە هەیەی زیاتر گەشەی پێ بدا. بە تایبەتی کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مەبەستی ئەوە بووە کە ئەو ئاینی ئیسلام تقریبەن لە مەکا قەتیس مابوو، ئیتر توانای گەورەبوون و گەشەکردن و ئەو شتانەی نەما بوو. هەر کەس موسڵمان بوو موسڵمان بوو ئەوانەیشی کە ئەزیە دەکران و تووشی ئەزیەت و ئازارە بوون هەمویان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەمی خواردن. ئەوە بوو کۆمەڵێکی زووتر ناردبوو بۆ حەبەشە و پێشتریش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەمی ئەمەی خواردبوو کە ڕۆژێک گیرۆدە ئەبێ بەدەست ئەوە کە نەتوانێ لە مەکا بمێنێتەوە. لەبەر ئەوە هەمیشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم لەولا تەشریفە برد، خەڵکی لەگەڵ خەڵکا کۆبوونەوەی ئەکرد، هەوڵی ئەدا کە دینەکە بگەێنێتە شوێنێکی تر. ئەوە بوو خەڵکی مەدینە لە 3 ساڵا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەلیان کۆبووە بە دزیەوە کە کەس پێی نازانین و باسی ئەوەی کە ئەگەر ئێمە لە ڕۆژێ لە ڕۆژان کۆچ بکەین و بێن بۆ لای ئێوە یارمەتیمانەدەن و ئەوانش بە گیان و دڵ قبوڵیانە کرد. جا شاعرێکی ژەڵێ و سەر خۆشی ژەڵێ
کۆچ هەمیشە شتێکی باشە. ئینسان لە شوێنێکە هەر بمێنێتەوە وەکو ئاوێک لە شوێنەکە بمێنێتەوە، ئیتر خراپە بێ هەموو جموجول و حرەکەتێ بەرەو خێر شتێکی باشە. شاعرێک گەڵێت درەختە گەر متحرک بوودی زجای بەجای نجەورە ئەڕەکە شیدی و نەجەفایە تەبەر. ئەڵێ درەخت ئەگەر بجوڵایە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر نجەوری ئەڕەکە شیدی و نە عەزیەتی مشاریە کێشا و نە جەفایە تەبەر نە ئەرک و زەحمەتی تەوریە کێش. بەهۆی ئەوە هەر لە شوێنەکایە بۆ کانە ئەوەی بەسەرایە خودی جوموجوڵ و حرەکەت هەمیشە باشە و لە حەقەتشە تەواوی کەون و کاینات لە جموجوڵ و حرەکەت هەیە. ئینسان هەمیشە لە خۆی بۆ خۆی لە جموجوڵ و حرەکەت هەیە، لە مناڵیەوە بەرە و گەنجی و لە گەنجیەوە بەرە و پیری و هەروەها. جا هیجرەت لە ڕاستیە کۆچی هەموو پێغەمبەران بۆ سەلامی خۆیان لەسەر بێ بۆ بڵاوکردنەوەی ئاین و پاراستنی ئەو ئەندازەیە کە هەبووە و زیاتر گەشە پێکردنی بابەتە ئاینیەکان بۆ شوێنانی تر. ئەوەیە بۆ تەنها بۆ پێغەمبەری ئێمە نەبووە، بەڵکو ژمارەیەک لە پێغەمبەران کۆچیان بۆ ئەو مەبەستە کردووە. باوکی پێغەمبەران حەزەتی ئیبراهیم کۆچی کردووە کە نازانم ئەمە خەڵک لێم قبوڵەکەنیانە کە من سەدی 99 پێم وایە حەزەتی ئیبراهیم کوردەوە لە کوردستانی ئێمە ژیاوە و لەدایک بووە و ئەو ڕێگایی کە تیا ڕۆشتووە بۆ منتیقەی خەلیل و ئەوانەش چەند شاری کوردی تێپەڕاندووە ئەم جارە گەیشتووە و عەلای حەڵ حەزەتی ئیبراهیم خۆی کۆچی کردووە بە شوێنە یا لەگەل یا حەزەتی لووت ڕۆشتووە، حەزەتی موسا کۆچی کردووە. پێغەمبەری خۆشمان سەلامی خوای لەسەر بێ ئەوە بوو کە کۆچی کردووە. ئێستا ئێمە لە یادی 1442 ساڵەی کۆچی پێغەمبەران چلێکمان تەواو کردووە بەرەو 42 ئەڕۆین. سازان بۆ پێشکی سازاندن بۆ کۆچ زەروریە، ینی هەروە لە خۆ هەڵەسی تۆ بڕۆی ئەبێ خۆت بسازێنی. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ سازاندنێکی زۆر زۆر ئەجایبی کرد بۆ کۆچکردن و پێشەکیش خۆی کۆچی تری کردبوو بە مەبەستی ئەوە بۆ ڕزگاربوون لەو مشکلاتەی کە لە مەکا هەیە. ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیه السەلات وەسەلام 3 ساڵ کافرەکانی قوڕەیش منعی قسە لەگەلاکردن، شت لێکڕین، شت پێفرۆشتن، ژنخوا لێخواستن، ژن پێدان، هەموو ئەمانیان لێمانکردن لە شعبی ئەبوو تالیبە قەتیسیان کردن. ئەمجا ئیتر حاڵەتێکی زۆر زۆر قورس بوو. ئەو ساڵە ساڵی عام الحوزن بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوینا ساڵی خەفەت، چونکە لەو ساڵەدا نزیکترین کەس لە پێغەمبەر کە حەزەتی خەدیجە بوو ڕەحمەتی خوای لێبێ و ڕەزامەندی خوای لێبێ کۆچی کرد کە ئینسان لە دەرەوە هەرچی ئەزیێت و ئازاری ببێ لە ماڵەوە کەسێک وەکو فارزەڵێ غەم گوسارێکی ببێ، کەسێک ببێ خەمەکانی بڕەوێنێتەوە زۆر باشە. حەزەتی خەدیجە ماشاءڵڵای لێبێ لەو بابەتانە بوو سوبحان الله. لەو وەختا لەو عام الحوزنا ئەوە فەوتی کرد. ئەم جارە ئەبوو تاالب کە مامی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم و زۆر خزمەتی پێغەمبەری ئەکردووە. لەو کاتانە لە شعبی ئەبوو تاالبا بوو. ئەو پیاوە ئێواران پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم لە شوێنەکە ئەخەواند کە خەڵک چاویان تێبووە پێغەمبەر لەوێ خەوتووە. لە دواییە ماوەیەکی پێچوو یەکێ لە کوڕەکانی خۆی ئەبرد لە شوێنەکەی ئەوادایە ناو پێغەمبەری برد بۆ شوێنێکی تر وەکو دوژمنێک هات با کوڕەکەی خۆی تیابچێک نەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئیتر لەو ساڵانیشە ئەوە بوو ئەبوو تاالبیش فەوتی کرد. بەڕاستی ساڵی حزن و زەحمەتێک بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خۆشی ناوینا ساڵی حزن. ئەم جارە تقریبەن خەریک بوو هەوڵدانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو شاری مەکا کۆتایی بێت. ئیتر وەکو فەرزەڵێ گەیشت بووە بۆمبەست، ئیتر بڵاوەی پێ نەئەکرا. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەوڵی زۆری ئەدا بۆ ڕزگاربوون لەم بابەتانە. ئەوە بوو هەوڵی دا لەگەڵ مەدینەیەکانە کە خەڵک موسڵمان ببێ. بالفعلش ئەوان موسڵمانە بوون، ئامادەیان دەرەبڕی بۆ ئەوەگە ڕۆژێ لە ڕۆژان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشریف بەرێ ئەوان پێشوازی لێ بکەن ئامادە من بۆ خزمەتی. لە پێشتریشە ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچێکی کرد بۆ تائیف.
جام کۆچی تایفیشە هەر بەومە بەستە بوو تایفیش خزمەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تایف بوون بەعزێ لە خزمەکانی فەرمووی ئەچم داوایان لێ یەکەم کە یارمەتیم بدەن ئەم حاڵەتە کە هەمە کۆتایی پێ بێت بە بۆنەی ئەوانۆ برەوێک پەیا ببێ جا ئەگەر کات ببێ و ئێوە پێتان خۆش بێ من ئەتوانم سەفەری تایفم بە شێوەی شیعر وتووە ئەگەر هەر زۆر باشماوەسا لەبەرەوەی کە ئێمەش زیاتر بابەتەکەمان بابەتێکی عیرفانی و ئەدەبیە و لەبەرەوەی کە کۆچی تایفیش پێش کۆچە گەورەکەی مەدینەیە من پێم خۆشیانی بە تەسەسول لە پێشا کۆچی تایف بخوێنینەوە و پاشتریش ئینشەڵا مەحویش لە قەسیدەی بەحری نورە زۆر جوان وێنای هیجرەتەکەی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم ئێمەش لەوێ ئەچینە خزمەت دیوانی مەحوی بەڵێ بەندەیش وتومە خوێنەری ئازیز چاک ئاگات لێیە ئەم پێغەمبەرە ئازیزە کێیە بیخەرە پێشا و زۆر چاک بیبینە چ ڕەنجێ کێشرا لە ڕێی ئەم دینە چۆن پێغەمبەر و یاران ڕێکەوتن لێیان حرام بوو خواردن و خەوتن چەندە مەینەت و ئەشکەنجە و ئازار چەندە جنێ و توانجی نابار من وەختێک کە ئەو ئاەتانە خوێنمەوە کە کافرەکان بە پێغەمبەریان ئەوەد عەلەیهی سەلات وەسەلام ئینسانی خراپ هەرچیکی پێ بڵێ یەشی پێ ناگا کابرا دزە پێ بڵێ دزە مشکلێ نییە بەڵام چاکترین و پاکترین کەس عاقڵترین کەس پێ بڵێ شێتە ئەم جارە عاقڵترین گەورەترین مەخلوقی خوددا پێی بڵێ خەڵک کافرەکان بڵن ئەهذا الذي بعث الله رسولا ئەمەیە خوا کردوێتی بە پێغەمبەر وەکو تانە دانێت چەنێ ئێش و ئازارە چەندە مەینەت و ئەشکەنجە و ئازار چەندە جنێ و توانجی نابار چەند دەربەدەری ئەم شار و ئەو شار چەند بەڵای سەخت و مەینەتی نابار کێشراوە لە ڕێی ئەم دینا خوایە کە لە نووسین و لە ئەژمار نایە هەرچی بۆترێ قەترە و دەریایە قەت قەڵای ئیمان لە ڕمان نایە مانی شەوالی ساڵی دەهەمە ساڵی مەینەت و گێژا و خەمە خەدیجە نەما و ئەبوو تالب مرد محەممەد مەینەت دەرونی داگرت بوو لە هەب بۆتە سەرۆک و سەروەر وا حەڵاڵی کرد خوێنی پێغەمبەر دەست لە دەسەر دەستنان کاری نەزانە چارە خەباتە بە ئازایانە پێغەمبەر فەرمووی شار داخراوە هیوا بە خەڵکی ئێرە نەماوە قەومانی تر هەن لە ئەملا و ئەولا دعوەتیان ئەکەم بە ئیزنی مەولا زەیدی حارسەی لەگەڵ خۆیان برد ڕاست بەرەو تائیف ملی ڕێیان گرت تائیف شارێکە پڕباخ و بێستان پڕپڕ لە کێڵگە و پڕ لە دەغڵ و دان مەکە تا تائیف وادانراوە 6 میلە و کاتیش گەرم و بەتاوە زۆر دەوڵەمەند بوون دانیشتووی ناو شار هەموو بازرگان هەموو دەست بەکار پەیکەری لاتی لەسەردا جێگیر کە ئەیان پەرست هەموو جوان و پیر سێبتی دیکەش هەروەها لە شار بۆ پەرستن و بۆ بانگ و هاوار کە ئەگەیە بت پیاوی تاوانبار ئیتر ڕزگار بوو لە ڕەنج و ئازار سێ برای لێبوو سەرۆکی سەقیف لە ناو عەرەبا بەڕێز و شەریف زەیدی حارسە لەگەڵ پێغەمبەر بۆ تائیف ڕێیان هەروا گرتە بەر بە هەر خێڵێکا گوزەریان ئەکرد بۆ موسڵمان بوون دعوەتیان ئەکرد بەڵام بەداخۆ کۆمەڵی نەزان چۆن بە ئاسانی ئەبنە موسڵمان بە هەر حاڵ بەرەو تائیف بەڕێبوون بە خەیاڵ بۆ لای خزمانیان ئەچوون بە هیوای ماڵی سێ برای نەجیب عەبدویا لەیل و مەسعود و حەبیب چوونە ماڵیان و لەگەڵیان دوا دعوەتی کردن بە ناوی خوا ئیمان بهێنن یارمەتی دەربن بۆ ئیسلام و دین سینە سپەر بن یەکێکیان وتی خوا تۆ بنێرێ بۆ پێغەمبەری هەڵبژێرێ کراسی کابە من دڕاندبێ لەگەڵ خوا عەهدم وا چڕاندبێ یەکێتر وتی چۆن بووە ڕێکەوت خوا بێژگە لە تۆ کەسی دەست نەکەوت سێهەمیان وتی سوێند بێ بە مەولا لەگەڵت نادوم ئیتر لە مەولا گەر پێغەمبەر بی تۆ ئەو نە گەورەی نابێ گوفتوگۆ لەگەڵ من بکەی گەر درۆژ بنەی بەدەم خواوە مافی دواندنت لای من نەماوە
پێغەمبەر فەرمووی مادام واتانێ بەم کەین و بەینە با کەس نەزانێت با خەڵکی مەککە نەیکەنە هەڵا ئەو نەیتر لێمان نەبن بە بەڵا دەر ڕۆژی تەواو ئەم لاو ئەولای کرد لە لای ئەم ئەو باسی خوای کرد بە گوێیان نەکرد کە هیچ دەریان کرد بە گەوج و نەفام دەوری ئەویان گرت لێی بوونە دوو ڕیز بەربوونە گیانی گوێنیان پێئەدا خوێنیان لێهانی پێی ئەوە بەردی بەرکەو لەو شوێنە هەردوو نەعلەکەی سوور بوون لە خوێنە زەیدی هاوڵی خۆی ئەدا بەری ئەویش لە چەند لە هەرشکا سەری کەوتنە سەریان بە دار و بەبەرد تا لە شار دەرچوون بە هەناسەی سەرد کەسێ نەی ئەوت کەی ڕابەردارە غەریب دەرکردن ئاوا لەم شارە کوێر بم هەر بەردیان لەسەر ئەبارێ تا خۆیان دایە پەنای دیوارێ دیواری باخی دوو برای ناودار عوتبە و شەیبەناو لە دەرەوەی شار ئەمان دانیشتن هیلاک و مردوو لێیان گەڕانەوە نەفام وەک وەردوو سێبەری مێوێ پەنای دیوارێ گەورەی دوو عالەم وادا ئەشارێ کەسێ خۆڵی پێی تووتیای چاوە بەسەریا خۆڵ و گڵ وا کراوە ئەی گیان و ڕۆحم فیدای گیانت بێ فیدای هاوار و وەی ئامانت بێ ئەو قاچەی بەلێو ئەبێ ماچ کرێ بۆ بێ ڕەحمانە بەردی لێ درێ خۆزگا بەردەکان ئەکەو لە چاو ئەکەو لە دڵم جەرگ و هەناوم ئەو جنێوانەی کە کەوتە بەرگوێت بیستک لە نەفام لە مناڵ و شێت گڕیان بەردایە دڵ و دەروونم بوون بە نەشتەری دڵەی مەحزوونم ئەو جنێوانەی کە کەوتە بەرگوێت بیستر لە نەفام لە مناڵ و شێت گڕیان بەردایە دڵ و دەروونم بوون بە نەشتەری دڵەی مەحزوونم ئەو جێگا کەوا بەردیان پیا کێشا ئەو دڵەی بە جوێن بە توانج ئێشا جێگای ئەو گڵ و ئەو بەردوودارە ئەو لاشە پاک و جوان و زامارە لاشەی کەسێکە ڕەحمەتی خوایە بە ئیزنی خوا خاوەندکایە دوای خوا گەورەتر کەسە سەروەرە ساقی و خاوەنی حەوزی کەوسەرە یانم بە قوربان لاشەی زامارت دڵەی ئێشاوی پڕ لە جەخارت بەڵێ لە چنگی درندەی بەدخوو ئەو ئاسکە جوانە کە نەجاتی بوو لە ژێر سێبەری داڵیتێکی باخ لە ژێر سێبەری داڵیتێکی باخ دەستی بەرزۆ کرد بە دڵی پرداخ لەوەی کە هیچ کەس باوەڕی نەکرد خۆی و هاوڕێیان ئابە و دەردەبرد فەرمووی ئەی خوایە کەم سکاڵا سفرەی دڵ لای تۆ ئەکەم یەکاڵە ئەو دوعایی کە پێغەمبەر لەوێ خوێندوێتی دعایەکی زۆر بە سۆزە ئەفەرمێ اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي وهواني على النأس أنت رب المستضعفين وأنت ربي إلى من تكلني إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري إن لم يكن بك علي غضب فلا أبالي ولكن عافيتك أوسع لي أعوذ بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن تنزل بي غضبك أو يحل علي سخطك لك العتبى حتى ترضى ولا حول ولا قوة إلا بالله دقي عربيك بم جوري أقرتي لشاركي شاوتوما وتي خوايا سكالاي بهزي خم لاي توأكم سكالاي چارە برانی خۆم لای تۆ ئەەکەم سکاڵای ئەوە کە لای خەڵک سووک تەماشا ئەکرێم لای تۆ ئەەکەم ئەی بەبەزەیترین بەبەزەیەکان خوایە تۆی خوای چەوساوانی خوایە تۆ پەروەردگاری منی خوای ئەم دەی بەدەست کێوە ئەم دەست بە دەست ئینسانێکی دووری ڕقەون کە ناوچاوم لێگەرشکە یا ئەم دەیتە دەست دوژمنێک کە کاروباری من خستبێتە دەستی هێشتا بەڵام ئەگەر تۆ لە من تووڕە نەبی هێشتا من گوێ نادەمێ بەڵام واللهی سەلامەتی تۆ بۆ من باشترە بەرفراوانترە پەنا ئەگرم بە نووری ذاتی تۆ کە تاریکەکان ڕووناگەکاتەوە و کاروباری دنیا و پاشە ڕۆژ بە و چاک دەبێ کە غەزەبی خۆت بەسەر منە ببارێنی یا لە من عاجز ببی ئێستەش خوددایە من بۆ لای تۆ ئەگەڕێمەوە تا تۆ ڕازی ئەبی و لادان لە هێز لە سەرچاکە و لادان لە خراپە
نییە بەهۆی تۆ نەبێ فەرمووی ئەی خوایە ئەکەم سکاڵا سفرەی دڵلای تۆ ئەەکەم یەکاڵا خوا خۆت ئەزانی چەند نەبێ هێزم چەند چارە بڕاو چەند نەبێ پێزم خۆت ئاگای لێیە لای خەڵکی سووکم لایەن بێ نرخ و کەم و بچووکم تۆ لە هەموو کەس بە وزەتری لە هەموو کەسێ تۆ لە هەموو کەس بە بەزەتری لە هەموو کەسێ بە وزەتری خوای چەوساوانی خوای بێناوی پەروەردگاری منی داماوی خوایە تۆ بەدەست کێم و ئەسپێری بەدەست نامۆیەک هیچ نییە خێری ناوچاوی لە من وا گرژومانە ئەزانی حاڵی دوژمنم چۆنە یا ئەم دەیتە دەست دوژمنی نابار وەها دەرم کەرم لەم شار بۆ ئەو شار خوایە گوێ نادەم بە ڕەنج و ئازار تۆ لێم زیز نەبی ئەی خوایە هاوار بەڵام ئەی خوایە وا بە تەنگ هاتم بێوەیم فەرموو من بە تەماتم پەنام بە نووری ئەو زاتە پاکە کە تاریکیەکان بە ئەو ڕووناکە هەموو کارێکی چ دین چ دنیا هەر ئەو ڕێی ئەخا بە تاقی تەنیا نەکەی غەزەبم لەسەر بارێنی لە دەرگای ڕەحمەتم بتارێنی من پەشیمانم تا ئەبی ڕازی خوایە هەر خۆتیدا دیار و قازی لادانم لە شەڕ وزەم بۆ چاکە بە تۆیە بە تۆ ڕێگەم ڕووناکە لەو کاتا بتبە و شەیبەین خاوەن باغ بینیان دوو کەس شپرزە و ناساغ دڵی بەردیشیان بۆ دێتە ناڵە بەڕاستی تەواو حاڵیان بەدحاڵە عەبدێکیان هەبوو ناوی عەداس بوو مەسیحیەکی پاک و سەرڕاست بوو پێم وایە ئەمەش کورد بۆ خەڵکی مووسڵ بانیان کردوتیان زوو خۆت ببزێوە چەند هێشووی ترێ ببڕە لەو مێوە بی بە بەردەمی ئەها ئەو پیاوە وا کزۆڵەیەوە دۆش بۆی داماوە بردێ بەردەمی و کە دەستی بۆ برد فەرمووی بیسمیللا و جا دەستی پێکرد عەداز عەرزی کرد ئەم قسە خێرە بەدەمیان نایە هیچ کەسێ لێرە بیسمیللا ناکەن پێغەمبەر فەرمووی خەڵکی کام شاری دینی تۆ چییە وا ئاگاداری وتی نەسرانیم خەڵکی نەینەوام فەرمووی شارەکەی یۆنسی برام پیاوێ ساڵح و کوڕی مەتایە وتی چوزانی کە ئاوەهایە فەرمووی برام لێی با خەبەرم ئەو پەیامبەر بوو من پەیامبەرم عەداس ماچ کرد سەری دەستی پێی فەرموودە شیرین زۆری خۆشحال لێی خاوەن باخ کاتێ ڕوانیان پێیدا وتیان وا بەندەی ئێمەیشی تێکدا کاتێ هاتەوە پێیان وت ئادەی بۆ سەر و دەستی ئەوە ماچەکەی وتی گەورەکان بەو خوایە ئەو پیاوە چاکتر خەڵکی دنیایە شتی وای فەرموو جگ لە پێغەمبەر هیچ کەس نایزانێ لە گرۆی بەشەر وتیان ئەی هاوار ئاگات لە خۆیە لەوەی ئەو چاکتر دینەکەی تۆیە دوایی پێغەمبەر بە دڵشکاوی بە خەفەتباری و لاشەی خوێناوی بەڕێی مەکەدا داپەڕیە خوار هیلاکومان و هەروە لارە لار گەیشتە شوێنێ ئەو مەردی کامڵ کە پێی ئەوترا قەرن المەنازل ئەفەرمێن لەویا سرم بەرزۆ کرد بەراو ئاسمان ئەمڕوانی ورد ورد بینیم کە هەورێ بۆی کردم سێبەر تایەتی جبریل پەیکی خۆشخەبەر بانی لێ کردم فەرمووی یا ڕەسوول ئەی لاڵە نزا لە لای حەق قبوڵ خوای گەورە دیتی ئەوەی ڕوویداوە قەومان چۆن جوابی تۆیان ئەداوە خوا ناردی بۆ لات فریشتەی مەئمور لە بۆ کێوەکان لە نزیک و دوور هەرچی بفەرمووی ئەوەها ئەکا لاشەیان بە کێ و ئەو ئەکا بەکا جا فریشتەی کێ و دوای بام و سڵاو فەرمووی یا ڕەسوول بەڵێ بەسەر چاو گەر فەرمان بدەی ئێستا ئەخشەبەین ئەهێنمەوە یەک ئەیان خەمە بەین ئێسک و پرووسکیان زۆر چاک ئەهاڕم من هارە گلێن کێویش دەساڕم ئەم لاولای مەکە دەورە دراوە بە دوو کێوکەوە ئەخشەبیان ناوە پێغەمبەر فەرمووی نەخێر وا مەکە با بێوەی بژین دانیشتووی مەکە من هیوام وایە لە پشتی ئەمان کەسانێ بێن و ببنە موسڵمان بەندەی ڕاساڵی خوای میهرەبان بن لە بت و هاوبەش دوور و نەبان بن بەڵێ دڵدەریای گەورە ئاواتە بەڵێ دڵدەریای گەورە ئاواتە ڕزگاری مرۆڤ لە لای ئاواتە
بەڵێ پێغەمبەر دڵی نەلەخشی ئارام بوو بەوەی خوا پێی بەخشی خاوەنی خوڵقی عەزیم ئاوایە هەر ڕێبازی ئەو سایە و پەنایە ساخوا هەڵڕێژە وەک هەوری بەهار درود بۆ گیانی ڕێبەری نازدار. اللهم صل على سيدنا محمد. یاخوا دەست خۆشە مامۆستاگیان زۆر جوان وێنای هەنگاوە پیرۆزەکانی پێغەمبەری خوا عەزیەت و مەشەقەتی پێغەمبەری خوات کردووە لەم قەسیدەیە. مامۆستا ئەڵێن تائیفیەکان زۆر میوان دۆز بوون، حتا دەگوترێت تائیف بە فێنکی و ئاوهەوای خۆش و سێبەر و ئاوی فێنک بەناوبانگ بووە. دەڵێت تەنانەت کە قوڕەیشیەکان بەو هەموو زاڵمی و ستەمکاری و دڵڕەقی خۆیانەوە ڕۆشتون بە وەکو ئەم سەردەمەی خۆمان فەرشی سووریان بۆ ڕاخستون، مناڵیان کۆ کردەوەتەوە گوڵبارانیان کردن. ئەوەی کە مەحویەڵێ دڵی سەنگە دەبارەیە گوڵ بەسەریە، ئەوی گوڵ بوو زەمانەدایە بەرسەنگ، بەڵام ئەوەی کە دڵی وەکو گوڵ بوو ئەویست بیابانی ژیانمان بۆن خۆش و گوڵزاراوا بکە کەچی زەمانەدایە بەرسەنگ، بەڵام ئەوەی کە دڵی ڕەق بوو وەکو قوڕەیشیەکان قەرز کوێر بوو خەڵکیە چەوساندەوە مناڵیان بۆ گرتبوو گوڵبارانیانە کرد. زۆر بەداخۆ مامۆستا ئەم مەشەقەت و ئازارەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە جەنابەت باست کرد ئەمە وێزگەیەکیشە لە وێزگەکانی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. خۆشی ئەفەرمێ من هاوشێوەی کەسێکی دڵسۆز بام لە بیابانێکە کە ئاگرێ کرابێتەوە ئێوەش وەکو پەروانە دێن من دەبمە بەربەز نایڵم بچنە نێو ئاگرەکەەوە. ینی ئەم هەموو دڵسۆزی و ڕەنج و خەبات و ماندوونەی پێغەمبەری خوا لەوەچێ لە پێناو ئێمەیە کابێ کە لە ڕۆژێکی شا پێی شیاو نبینین سڵاواتێکی لێ بدەین. ڕاست وەڵڵا دیارە وەکو جەنابە دەفەرمووی ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندێک گەورە بێەوە بێ لە لای ئێمە چەندێ بەڕێز و گەورە بێ لە دڵ و دەروونمانە کە ئەو هەموو ڕنج و ئازارەی لە پێناوی ئەوا کێشاوە فەرمووی با خەڵکی مەکە مشکلات توش نەبن وەڵکو یەکێکیان لێ مسڵمان ببێ. یعنی ئێستا مسلمان بوونی کەسێک لەم سەر ئەرزا دڵی پێغەمبەر خۆشەکە عەلەیهی سەلات وەسەلام بە چیش خۆشیەکە بەوە کە ئەو کەسە ڕزگاری بێ لە جەهەنەمەوە چێتە بەهەشت. یعنی ئەوانەی کە ئەچنە بەهەشت کە زۆریشن بە یارمەتی خوا و بە تایبەتی میلەتی کورد کە زۆر میلەتێکی دڵسۆزن و ئیسلام دۆسن و هەر شاعیر ئەڵێ وازانم هەر مەحوی ئەڵێ دووری مەبینە لە کەریمی بەهانە جۆ هەرچی کە کوردە پاکی ببەخشێ بە بولوەفا. یا ئەوەی کە تۆ ئەبینی لە هەموو کوێرەدەیەکی وڵاتی کوردستانە مزگەوتێک مجموعەیە فەقێ و مەلا لە هەموو کانیاوێکی وڵاتی کوردەواریە بەردێ ڕۆقیب لە دانراوە و کوردەکان نوێژی لەسەرەکەن و بەڵگەیە لەسەر ئەوە کە پێغەمبەریان خۆشەوێ عەلەیهی سەلات وەسەلام و مژدەش بێ لێیان کە بە یارمەتی خوا هەروەکو مەحویە فەرمێ دووری مەبینە لە کەریمی بەهانە جۆ هەرچی کە کوردە پاکی ببەخشێ بە بولوەفا. ئەنسان کە بیری ڕەنجەکانی پێغەمبەر ئەکاتەوە صلی الله علیه وسلم ئەو فیداکاریە بۆی دەرەکەوێت بە چ نیازێک بە چ مەبەستێک بەم بەبەستی ڕزگاربوونی ئێمە لە بەڵای دین و دنیا لە مشکلات و گیر و گرفتی دین و دنیا ئەگەر بەگوێی بکەین نە لە دنیا تووشی ئەزیەت و ئازارە بین و لە قیامەتیشە لە جەهەنەم و عەزابی خوا ڕزگارمانە بێ و بە ئەبەدی وێ بڕانەوە لە ماڵی ڕەحمەتی خوا قەرارەگرین. زۆر باش مامۆستا زۆر جار مرۆڤێک ئەگەر 10 ساڵ پێش ئێستا تەنانەت دەگەر قاچێکی لە دەستدا بێ ئەلغامێکی پیا تەقی بێ بریندار بوو بێ ئەگەر ئێستا زلەیەکی لێ بدرێت زلەکەی ئێستا پێی وایە لە ئێش و ئازاری زوو بەقوەترە چونکە ئەمەی زووی لەبیر چۆتەوە ئەمەی حازریەکەی لەبیرە. لە جەنگی ئوحوددا مەبەستمەوەیە بزانین ئەم عەزیەت و ئازارەی پێغەمبەری خوا لە تائیفا چەندە بووە. لە جەنگی ئوحوددا دانی مبارەکی شەهید دەبێ، یعنی پشتی ئەبوو تەڵحەی ئەنساری ئەبێ بە بێژنگ ئەوەنەی تیر لە بەردەم پێغەمبەری خوا گلداوەتەوە خۆی ئەکەوێتە نێو چاڵێکەوە هەموو لە شێوێ بە خوێنەوە. یعنی حەمزە شەهید دەبێ مۆسحەب شەهید دەبێ. لەو کاتە خاتو عایشە فەرمێ ئەمە بێجگە لەوەش کە سوپاکەی لە شتێک شکاوە و جەنگاوەرەکان لە کێوەکە هاتوونەتە خوار و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕووی دەرونیەوە زۆر بێتاقەتە. خاتو عایشە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئوحود ناڕەحەتترت بەسەر هاتووە دەفەرمێ ئەو ڕۆژەی کە لە سەقیف خزمەکانت قەومەکانت بە دەریان کردم لە تائیف بەڕاستی لەم ڕۆژە پڕ ئازارتر و ناڕەحەتتر بوو. کەواتە بەم بەراوردەی پێغەمبەر صلی الله علیه وسلم توانین بزانین کە لە تائیفا لەم کۆچە چ عەزیەت و ئازارێکی چەشتووە صلی الله علیه وسلم. سڵاوات و ڕەحمەت و بەرەکەتی خوای لەسەر بێ. مامۆستا من مەبەستمەی مەحوی دەڵێ ئەگەر ئەم هیجرەتە نەبووایە دین ئەم شەوکەتەی کەی بوو
بەڵام یەک هەفتەیە بەناو ئەدەبیاتی کوردیا شەنوکەوە کەم دیوانەکان ئەم سەروەسەر پێکەم زۆر بە کەمی بێجگە لە مەحوی کەسێکمان نییە باسی هیجرەتی کرد بێ جەنابەت ئەمە هۆکارەکەی بۆ چیە گێڕیتەوە؟ وەڵا پێم سەیرە کە نەبێ ئێستش هەر وا نازانم کە هەر نەبێ ئەکرێ ئێمە پێمان نەزانی بێ بەڵام وەڵا ئەمە جگەی گلەیە لە ڕاستیا چونکە من لای بەلاو موسڵمانەکان گەڕام نەبوو ئیترمە کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئاڵوگۆڕێکی زۆر عەزیم بوو یعنی ئەگەر کۆچ نەبووایە دین تەواو بوو ئیتر حتا خوا بە نەسر و سەرکەوتنیش باسیەکە ئەوەی خۆی ئەفەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم يا وكلمة الله أما أفرمي أجر إيوه يارمتي بيغمر ندن للراستي أخوة يارمتي دريتي لكاتيكا ككافر كان دريان كرد در كردن أو يتر قرصة دوهمي أو دو كسبو كلغارة بون يكميان حزتي أبو بكر بو دوهميان بيغمري خوابو إذ يقول لصاحبه لا تحزن أيود بالرفيق كي صاحبش بكسي قالن بردوام لخزمتي كسي كابي أي فرمو خفد مخو أما لكاتيك أبو كافر كان هاتبون السر كيوي سور سري عرزي بيغمري كرت حزتي أبو بكر آوا سرداني من شو معناك چی بکەین فەرمووی لا تحزن إن الله معنا خفد مخو خوامان لەگەڵە فأنزل الله سكينته عليه خوای گەورە ئارامشی باران بەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وأيده بجنود لم تروها ويارمەتی دا بە لەشکرێک کە ئێوە نەتانەبینی لەشکری فریشتە و مەلائیکە و حتا ئەو جاڵجاڵۆکە و کۆترە و ئەوانە وجعل كلمة الذين كفروا السفلى خوای گەورە کەلیمە وشەی کافرەکان کە کوفر و بێئیمانیە دای بەزان و کەلیمەی خوا کە لا إله إلا الله هي العليا والله عزيز حكيم ڕاستی خوا زاڵ و کاربەجێیە یادێک لە پیری دڵسۆز و پەروانەی دەوری شەمعی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزرەتی ئەبوو بەکر بکەین کە بێخود دەفەرمێ خصوص خەلیفەی یەکەم ڕئیسی فیرقەی ئیهتیدا کە ئەو بوو کردی ڕۆحی خۆی لە ڕێی سەداقە تافیدا کەسێک کە پای مبارەکی بخاتە ژاری هەژدەها لەبەر ڕەسوڵی محتەرەم نەوەک گەزەندەی پێ بکە یەقین بزانە کە ئیشی وا کاری وا لە کاری یاری غارەکە ینی وەڕاستی زۆر وێنای کەسایەتی ئیمامی ئەوبەکر یا دڵسۆزی و سەداقەتی ئیمامی ئەوبەکری کردو ئێمەش لە هیجرەتە پەروانەی دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەم سەر و ئەو سەر و پێش و دوای پێغەمبەرەکە ئاڵێ بۆ ئەوی مەترسی لە تۆ دوورخەمەوە ئەمە گەورەترین لێبڕاوی و دڵسۆزیە بۆ خودی پێغەمبەری خوا پێم خۆشە و شعرەی بێخود زیاترە گە جەنابەت ڕافەیەکی بکەین کام هەر ئەو شارە بەڵێ کەسێ ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چوونە ناو غارەکە حەزەتی ئەوبەکر پێش هەموو شتێ هەوڵی ئەدا کە غارەکە پاک بکاتەوە مەترسی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوور بخاتەوە ئەم جارە ئەگەر کونوکەلەبەرێک ببێ بیگرێ لیباسەکانی خۆی ئەدڕی و ئەکرد بە کونوکەلەبەرەکانە بە تایبەتی مەترسی مار و ئەوانەی هەبوو هەرچێکی کرد یەک مابوو کە ئەوە ئیترشت نەبوو تێکە قاچی خۆی خستە سەری و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری کردە سەر ڕانی حەزەتی ئەوبەکر و خەوی لێکەوت لەو کاتانە مارێک هات دای بە خاچی حەزەتی ئەبوبەکر و حەزەتی ئەوبەکر ئێشی پێگەی و فرمێزگ لە چاوی هاتە خوارە و فرمێسکەکە ڕژا بەسەر گۆنای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەبەری بۆ فەرمووی چییە عەرزی کرد وەڵا مار پێوەی دام ئیتر پێغەمبەری خوا تفی مبارەکی دا لە شوێنی مارەکە و ئیتر بۆ هەمیشە ئێشی نەما کەسێک کە پێی مبارەکی بخاتە زاری ئەژدەها لەبەر ڕەسوولی محتەرەم نەوە گەزەندی پێ بگا یەقین بزانە کاری وە لە کاری یاری غارەکە نەک جا هەر لەویا وەختێکیش کە ئەچوون بەرە و مەدینە هەندێک جار ئەبینی لەبەر پێغەمبەری بینی لە بەردەمی ئەوەیە هەندێک جار لای ڕاستێتی هەندێک جار لای چەپێتی هەندێک جار لە پشتەوە ئەڕوات ئەی فەرموو بۆچی واکەی وەڵی لە ترسی تۆ ئەڵەم نەوەکو دوژمن لێرۆ بێ بە من ڕوبەڕووی ببم نەگو لەم لاوە بێ بە من ڕوبەڕووی بووم ئەمە هەمووی دلیل و بەڵگەیە لەسەر گەورەیی و دڵسۆزی حەزەتی ئەبوبەکر کە لە ئیسلامە
بڕیار دراوە پێغەمبەران لە هەموو کەس گەورەترن، لە دوای پێغەمبەران سەحابە لە هەموو کەس گەورەترن، لە ناو سەحابە حەزەتی ئەبوبەکر لە هەموو کەس گەورەترە و ئەوەش بوو بەهۆی ئەوە کە ئەوەڵ جار هەڵیان بژارد کردیان بە خەلیفە و جێنشینی پێغەمبەری خوا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. مامۆستایان پێم خۆشە بچینە خزمەتی دیوانەکەی مەحوی کە لە قەسیدەی بەحری نوراویش زۆر جوان وێنای هیجرەتەکەی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم. پێم خۆشە هەم دەقەکەمان بۆ بخوێنیتەوە هەم پاشتریش ئاماژەیە بەڕاوە و لێکۆڵینەوەی دەقەکە بدەیت. وەڵێ بەسەر چاوت خۆش بێ. جارێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەختەیە کە لە مەکە دەرەچێ ڕوەکاتەوە مەکە ئەفەرمێ ما ئەطیبەکی من البلدة وأحبك إلي ولولا أن قومي أخرجوني منك ما سكنت غيرك. فەرمی ئای چەند شارێکی شیرین و خۆشی بەلای منەوە و چەند شارێکی خۆشەویستی بەلای منەوە ئەگەر قەومەکان منیان لە تۆ دەرنەکردایە لە غەیری تۆ هەنیشتە جێ نابوو. ئەمە دلیلە لەسەر ئەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ڕۆیشتووە چەندێ بە ئێش و ئازاری ئەوە ڕۆشتووە شوێنی لەدایک بوونی، شوێنی مناڵی و گەورەبوونی، تاکو 13 ساڵ لە پێغەمبەریەشی تێپەڕیوە هەر لەویا بووە و خزمەت و کەعبەتوڵای تیا بووە و کەچی لە دواییە دەرکراوە و ڕۆشتووە. بەڵام دیارە شەوی هیجرەتیش ڕووداوی سەیری هەیە. من ئەمەوێ مسلمانان و هەموو لایەک ئاگدار بکەمەوە لەسەر ئەوە کە کاری ئەم ئاینی ئیسلامە بە موعجیزە و کاری دەراسا نەکراوە، یانی پێشەکی بۆ سازێنراوە. مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هیجرەتی کردووە ویستوێتی بڕوا بە کەسی نەوتووە. ئەم جارە لە ئاخرین کاتا وتوێتی بە حەزەتی ئەبوبەکر، ئەم جارە بە شەو دەرچووە لە جیاتی ئەوە ئاوا بەرەو مەدینە بڕوا شوێنێکی تری گرتووەتەوە. ڕۆشتون لە غارێکا 3 شەو 3 ڕۆژ لەوێ ماونەتەوە تا قوڕیشیەکان دنیا ئەگەڕێن بە شوێنیانە کە 100 حشتریان بڕیاردا بوو هەر کەسێ بە زینوی یا بە مردوی بە بیان هێنێتەوە 100 حشتری پێ بدەن وەکو 100 سیارەی باشی. ئێستا تر دنیا گەڕان و متأکد بوون کە تازە دەرچووە و تەواو بوو ئەم جارە لەوێ جوڵاوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو کارەکانی بە پێشەکی سازاندنی عادی ئەنجام داوە. ئەمە ئەوە گەیەنێ ئێمەی مسلمان ئەگەر بمانەوێ ئەم ئیسلامە سەرکەوێ و ئەبێ هەوڵی بۆ بدەین وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەنجی لە پێناوە کێشاوە، نەک بڵێن ئینشەڵڵا خوا کارەکانمان جێبەجێ کاتم. ئەوانە ئەگەر چی لە ڕۆشتنی هەموو تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معجزاتی زۆری تیا بووە. ئەوە لە غاری سەورە هەر معجزە ڕوویدا، ئەوە لە سوراقەی کوڕی جەمەل کە ڕۆژ بە شوێنیانە دیسان معجزە ڕوویدا، لە لای ئوم مەعبەد کە ئافرەتێک بوو برسیان بوو گەیشتە خەیمەکەی ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بوون بە 4 کەس چونکە 2 کەسی تریشیان لەگەلا بوو. وتیان بە ئوم مەعبەد خواردنێ شتێک نییە پێمان بفرۆشی، وتیان وەڵا هیچمان نییە. فەرمووی ئەو شتیرە ئەو مەڕە چییە لەوێانە لە گۆشەیەکی خەیمەکە بوو. والله ئەوە مەڕێکە کە لە تاو هەژاری و نەبوونی و برسیەتی نەیتوانیوە لەگەڵ ڕانەکە بڕوە. وتی ئەی بۆمان نادۆشی، وتی ئاخر هیچی تیانەیەکی بدۆشن. فەرمی تۆ ئیجازە دەی من بیدۆشم؟ ئەوێش عەرزی کرد بەڵێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێنای بەلای خۆیەوە و دەستی مبارەکی هێنا بە گوانەکانی ئەوش قاچی بڵاو کردو ئەو نم گوانی پڕبوو بوو لە شیر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دۆشی کە دۆشی لە پێشا بە ئوم مەعبەدیدا بە ڕەفیقەکانی دا هەمویان تێریان خواردو، خۆی ئەم جارە خواردیۆ دوایی جارێکی تر دۆشیۆ جێی هێشت بۆ ئوم مەعبەد. مە ڕووداوێکی زۆر خۆشە. ئوم مەعبەدیش باسی پێغەمبەرەکە لە دوایە کە چۆن بوو. بەڵێ بە حەقیقەت معجزات ڕووی داوە، بەڵام ئەسڵی کارە مهم و گرنگەکان بە معجزە نەبوو، کاریان گرتووەتە. بەڵێ بەڵێ ئەوەیە مەحویش بە ڕەحمەت بێ ئەفەرمێ شەوی هیجرەت کە ئەعدا زۆری هێنا مشتە خاکێ بوو پیا چەندن دەبەنگ و توێر و کەرمانە و لە عینانە لەناو ئەو گورگ و ورچ و سەگەلە دەرچوو بئیزن الله بە یاری غارەوە یاری لەباری ڕێ لە بەریانە وەکو خورشید و مەح پێی سەیریان لێ هەڵبڕی تا غار لە غارە سەیری کرد ئەعدا کە وەک سێبەر لە دوویانە بە یەک دوو عنکەبوت و کۆتری بێفام و بەستەزما شعور و فەهمی گۆڕی لەو سەگ و ئیبلیس و دێوانە بەهەشتی داخڵی یەسریب دەبێت تووبا لە بۆ ئەنسار
بكفاران مكة أبد يا ويلنا مانا أجر أم هجرة نبوا يدينم شوكتي كيبو كهركس تبقى بمدينة نسخي جملة أديانا بهجرة غيرتي ديني مهاجر خدمتي أنصار لقوها تفعل بول عالم دا بدستانا لفيض هجرة أصحابي بدرم شو هلاليموني سبي هريك بوا بدريك كامل أو هلالانا چه هجرة شهدي وصلا رامي جانب وهوا خواهان چه هجرة بو عدو تعذيب الروح زهر هجرانا هوا خواهي عليه الرحمة والرضوان ينبو ما أعاديشي عليه اللعنة بشيان وبسيان أقرشي هجرتك اللي راتوا به بلام حزكم أم شعرش كوين مو معناشي كين أقر تواني مان كسي يعفى الله عنك محزيد النواي به معاذ الله ضلي أو رنج كردن عين خسران أفرميت محوي أفرميت شوي هجرت كأعداء زوري هنا اترباس من كر كبيغمري خواه صلى الله عليه وسلم لبيشا ياركاني نارد بملاولا اوي مترسي لسربو هموي ناردن بملاولا خوي كوت آخرين كس تقريبا كوت آخرين كس ام جارد كافركان قراريان دا وتيان هيشان بو نكرا تا اوكاتا والله موتيان يتر ايما چاق اويا كبيكوجين كشتنكيشي بمشي وبي اگر يق عشيرة بيكوجيل عشيرتكي اوان تۆڵەیەکەنەوە بەڵام ئەگەر ئەو هەژنۆدا عەشیرەتی قورەیشە هەر یەکێک پاڵەوانێک و شمشێرێ بگرێ بەدەست و بەجارێکا لێی دەن خۆ ئەمانە شەڕی ئەم هەموو عالەمەیان پێ ناکرێ و سوڵحمان لەگەڵاکەن لەبەر ئەوە قەراریاندا شەوێکی دیاریکراویان بڕیاردا ئەو شەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکوژن پێغەمبەری خوا لەو شەوە کۆچی کرد سەیرەکەی ئەوە بوو حەزرەتی عەلیشی لە شوێنەکەی خۆیان خەواند بەڕاستی حەزرەتی ئەبوو بەکر چەنێ گەورەیە لەو سەفەرا حەزرەتی عەلیش ئێجگار گەورەیە چونکە مەترسی گەورە لەسەری بوو ئەکرا کافرەکان بەجارێکا بڕۆن بەرشمشێری بدەن یا لە دواییە بەرەکی پێ بگرن چی لە هات پێغەمبەری خوا کە بەرەکیشان پێگرت بەڵام ئەفەرمێ شەوی هیجرەت کە ئەعدا زۆری هێنا مشتە خاکێ بوو پیا چەندن دەبەنگ و کوێر و کەڕمانە و لەعینانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتە دەرەوە ئەم دەکەس پاڵەوانە شمشێر بەدەسە بە زرت و زینوی لەویان هابوون و چاوەڕوانی ئەویانە کرد یا پێغەمبەر بێتە دەرەوە یا من هێرش بکەنە سەری کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مشتێ خۆڵی هەڵگرت و پیا خوێند ئایەت وجعلنا من بين أيديهم سدا من خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون فەرمێ لە بەردەستیانەوە لە پشتیانەوە بەربەسمان دروست کرد و کوێرمان کردن کە نەبینن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ناویانە دەرچوو پێیان نەزانی شەوی هیجرەت کە ئەعدا زۆری هێنا مشتە خاکێ بوو پیا چەندن دەبەنگ و کوێر و کەڕمان ئەو لەعینان ئەو مەلعونانە دەبەنگ و کوێر و کەڕ بوون لەناو ئەو گورگ و ورچ و سەگەلە دەرچوو بئیزن الله بە یاری غارەوە یاری لەباری ڕێ لەبەریانە لەناو ئەو گورگ و ورچ و سەگەلە کە قوڕەیشیەکان بوو بە یارمەتی خوا دەرچوو خوا ئیجازەی دابوو لەگەل یاری غارە کە حەزەتی ئەبوو بەکر بوو یاری لەباری داوای کۆمەکیان لە خوددا ئەکرد ڕێ لەبەریانە ڕێگایکی دوور و درێژی لە مەکەوە بۆ مەدینە 500 کیلۆمەتر ئێمە جاران من بە مناڵیکان و مەکە و مەدینەوە مەزانتە دووش دێن نزیکی یەکتری کەچی دوایی سێرەکەم 500 کیلۆمەتر بینانە و پێغەمبەری خوا بە 12 ڕۆژ گەیشتە ئەوێ بە زەحمەت وەکو خورشید و مەه پێی سەیریان لێ هەڵبڕی تا غار لە غارە سەیری کرد ئەعدا کە وەک سێبەر لە دوویانە وەکو خۆر و مانگ خورشید خۆرە مانگە ئەمەژێ بۆ پێغەمبەری حەزرەتی ئەبوبەکر پێی سەیریان پێی ڕۆشتنیان لێ هەڵبڕی تا غار پەلەیان کرد بڕۆن لە غارە سەیری کرد ئەعدا کە وەک سێبەر لە دوویانە لە غارەکە تەماشای کرد دوژمن وەکو سێبەر هان بە شوێنیانەوە کەچی بە یەک دوو عنکەبوت و کۆتری بێفام و بەستە زمان شعور و فەهمی گۆڕی لەو سەگ و ئیبلیس و دێوانە بە دوودانە جاڵجاڵۆکە و بە کۆتری بێفام و بەسە زمان کە بەستە زمانیان زمانی بەسرا و قسەی پێ ناکرێ شعور و تێگەیشتنی گۆڕی لەو سەگ و ئیبلیس و دێوەکان کە کافرەکان بوون ویستیان وتیان حتمما ممکنە لێرا بن بەڵام کە بینیان سەیران کرد جاڵجاڵۆکە دەرگای غارەکەی تەنیوە سەیران کرد کۆتر هێلکەی کردووە و لەویا وتیان
بەر لەوە پێغەمبەر لەدایک بێ ئەم درگایان غارە بەسراوە ئیتر گەڕانەوە بەهەشتی داخڵی یەسرب دەبێ تووبا لە بۆ ئەنسار بە کوفارانی مەکە تا ئەبەد یاوەی لە نامانە یاوای لە نامانە بەهەشتی داخڵی یەسرب دەبێ بەهەشتی داخڵی یەسرب دەبێ تووبا لە بۆ ئەنسار ئەو کەسانە کە ئەهلی بەهەشتن وەکو پێغەمبەر و ئەوانە ئەچنە یەثریب و مەدینە خۆش بە حاڵی مەدینەیەکان بە کوفارانی مەکە تا ئەبەد یاوەی لە نامانە بۆ کافرەکانی مەکە تا ئەبەد ئەڵەن یاوەی لەنا ئەی هاوار بۆ ئێمە چیمان بە خۆمان کرد و چیمان لە دەست دەرچوو یاوەی لەنا ئنا کونا ظالمین ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دینەم شەوکەتەی کەی بوو کە هەر کەس تێبگا بەم دینە نەسخی جملە ئەدیانە ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شانوشکۆیە کە ئێستا هەیەتی کەی دەیبوو چونکە ئیتر لەوێ ئاینەکە نیوەی ئیسلام لە مەکە دابەزی ئەویش هەموو بڕوابوون بەخوا و بێنرخی بتەکان و ئەو شتانە بێ بڕوابوون بەخوا و دژایەتی لەگەڵ ئەوە بوو ئیتر لە مەدینە هەموو ئەحکامی ئیسلامی و ئیتر دروستکردنی کۆمەلگایەکی ئیسلامی لە مەدینە دەستی پێ کرد ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دینەم شەوکەتەی کەی بوو کە هەر کەس تێبگا بەم دینە نەسخی جملە ئەدیانە کەسێک حاڵی بەبێ بەم دینە باقی دینەکانی تر هەڵوەشاونەتەوە ئەلبەتە هەموو دینەکان ئەویان کە مەسلەی عەقیدە و بیر و بڕوابی هەموو دینەکان یەکێکن بەڵام ئەو شتانی کە تەحریف کرابوون ئاڵوگۆڕ کرابوون بازێ لە عیبادات و شت ئەم دینە کۆتایی بەوانە شێنا بە هیجرەت غیرەتی دینی مهاجر خزمەتی ئەنسار لە قووە هاتە فیعل و بوو لە عالەمدا بەدەستانە قووە و فیعل لە هێزا هەیە کە کارێک بکات بەڵام بەکردەوە ئایا ئەکرێیان نە ئەمە پێوترە قووە و فیعل بە هیجرەت و کۆچکردن بە غیرەتی دینی کۆچەریەکانی مەکە کە لە خزمەتی پێغەمبەرا بوون بە خزمەتی یارمەتیدەرانی مەدینە کە ئەنساریان پێ ئەوترا لە قووە هاتە فیعل و دینەکە لە پێشە لە قووەتا بوو قرار بوو دینێک دابەزێ بەڕێک و پێکی بوو بە واقعی و حەقیقی هاتە فیعل و بوو لە عالەمدا بەدەستانە لە عالەما بوو بە حکایەت و دەم و باس و هەموو عالەم بیستی لە فەیزی هیجرەتە ئەسحابی بەدرەم شەو هیلالی بوون سبەی هەریەک بووە بەدرێکی کامل ئەو هیلالانە لە فەیز و بەرەکەتی هیجرەت بوو کە ئەسحابی بەدر 313 کەس لە شەڕی بەدرا بەشداریان کرد ئەو کاتە زەعیف و لاواز بوون وەکو هیلال و مانوا بوون بەڵام سبەینێ هەرێکێک بوو بە بەدرێکی تەواو ئەم هیلالانە هەر یەکێکیان لە دنیای ئیسلامە دینیان پەخشۆ کرد و دینیان بەڵاو کردو بوون بە مانگی چواردە چه هجرەت شەهدی وەسڵ ئارامی جانە بۆ هەواخواهان چه هجرەت بۆ عەدوو تەعزیبی ڕۆح و زەهری هیجرانە کام هجرەت هەنگوینی گەیشتن بە حەقە ئارامی گیانە بۆ ئەو کەسانە کە خوازیاری پێغەمبەر و دینەکەی بوون کام هیجرەت بۆ دژمنەکان عەزابی ڕۆح و زەهری دوورکەوتنەوەیە لە حەقیقەت یا هەر دوورکەوتنەوەی پێغەمبەر بۆ خۆی لەوچە عەزابێکی پێدا بن هەوا خۆڕی عەلەیه الرەحمە وەالرضوانیان بۆ ما ئەعادیشی عەلەیه اللەعنەیە بەشیان و بەسیانە خوازیارانی ئاینی ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا پێیانە فەرمێت عەلەیه الرەحمەة وەالرضوان ڕەحمەت و ڕەزامەندی خوایان لەسەر بێ ئیتر ئەوە لە چەند ئاەتا ڕەزامەندی خوا بۆ سەحابە باس کراوە ئەعادیشی عەلەیه اللەعنەیە بەشیان و بەسیانە دوژمنەکانیشان لەعنەت و نەفرینی خوایان خوا بەشیانە و بەسیانە دەیتر لە نەفرینی خوا بە وەلاوە چیتر هەیە ئەم ئاەتەی دوایی ئەم شعرەی دوایی حەزم کرد بێڵێم کەسێ ئایەی عەفە الله عنکە مەحزی دڵنەوایی بێ مەعاذ الله دڵی ئەو ڕەنجەکردن عەینی خوسران جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ غەزوەیەک تەشریف هێبرد کۆمەڵێ هاتن عەرزیان کرد قوربان ئێمە ناتوانین بێین و مشکلەمان هەیە و گیر و گرفتمان هەیە و ئیجازەمان بە نەیەن لە خزمەتە لە دواییشە پێغەمبەری خوا ئیجازەی دان بەڵام خوا چۆن لەگەڵ پێغەمبەرە ئەدوێ ئەفەرمێت عەفە الله عنکە لما ئەذنتە لەهم ناڵێ خوای لێت خۆش بێ ئەڵێ خوا لێ خۆش بووە ئەوە بۆچی ئیجازەت دان جا چەندێک برایان لله المەثل الأعلى خۆش نییە بڵم برایانە بەڵام
چەنێ دۆستانەیە ئەم گفتوگۆیەی خاوەنی ئەم ئەرزوو ئاسمانە لەگەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم عفى الله عنك لما أذنت لهم خوا لێ خۆش بێ خوا لێ خۆش بووە چۆن بۆچی ئیجازەت دان جا کەسێک کە ئایە عفى الله عنك مەحزی تەنها خالص بۆ دڵنەوایی ئەو بێت معاذ الله دڵی ئەو ڕەنجەکردن ئەینی خسرانە پەنا ئەگرم بەخوا دڵی ئەو ئێش پێگەیاندن بەڕاستی ئەینی زەرەرۆمەندیە من لە مەدینا کەم وتومە ئەم شتە لە مەدینا 100 جار ممکن ئەم ئاەتەم خوێند بێتەوە بەڵام لە مەدینا لە خودی حرەمە ئەم ئاەتەم ئەخوێندەوە سبحان الله گەورەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆم دەرکەوت کە خوا پێ فەرمێ عفى الله عنك لما أذنت له گریانێکم بۆ پەیا بوو هەرچێکم کرد نەمتوانی سووک بگریم دەنگم بەرزۆ کرد هەرچێکم کرد نەمتوانی زۆر دەنگ بەرزۆ نەکەم زۆر دەنگم بەرزۆ کرد هەرچێکم کرد نەمتوانی کۆتایی پێبێنم هەر درێژەی کێشە وڵایتر خەڵک هیلاک بوون بە دەستمەوە کابراوتی خاڵ ئەمە چی بوو بە عەرەبی وتی باشە دەیتر بەسیەتی چیت کرد بەڵام من هەر گڕم تێبەر بوو ئاخری لەبەر ناچاری چوومە دەرەوە چوون بۆ حەوشەکە لە حەوشەکەیشە ئەم شعرەم بیرکەوتۆ کە ئەڵێ باسی ئەوە کە ئەڵێ شوێنێک نییە من بە ئارەزوی خۆم تیا بگریم خۆزگایە لە غەیری دنیا و قیامەتا شوێنێک باە من بە تەنیات یا دابنیشتمایە و بە ئارەزوی خۆم بگریامایە زۆر زۆر بە لەزەت ومەسەگیان یاخوا دەست خۆش بێ کاتی بەرنامەکەمان زۆریشی بەسرات تێپەڕوە بەڵام تر بەرنامەکە ئەوەندە خۆش و بە سۆز بوو لە خزمەت پێغەمبەری خوا و هەنگاوە پیرۆزەکانیە ئیتر ئەوە خوازە لەوە چێت 2 ئەڵقەش و 3 ئەڵقەش هەر بەش نەکا بەس من زۆر سپاس دەکەم و خی گەورە پاداشتی بە خێر بداتەوە خی گەورە لێمان قبول کاویم هیجرەتەش بکاتە مایی بکە ئینشاءالله و توانی بێتمان شتێکمان وتبێ کە هەم شایانی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم و گوێگران و بیسەرانیش لێمان ڕازی بن ئینشاءالله زۆر زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست هیجرەت لە ئەدەبیات و عیرفانی ئیسلامیدا تیشکێکمان خستە سەر بە ئومێدی ئەوەی کە جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عەزیز و خۆشەویست بوو بێ و وەخوای گەورە هیجرەت جارێکی تر بکاتەوە مای عیززەت و سەربەرزی و یەکریزی و تەبایی و پێکەوە ژیانی هەموو موسڵمانانی سەرگۆی زەوی تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ